گفتوگوی زیاتر لەسەر ئەم پرسە دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر فاروق قەرەداخی بەڕێزیان دکتۆرایان هەیە لە سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکان کە ڕاستەوخۆ هەر لە تورکیاوە لەگەڵمان دەبن دەست دەکەین بە گفتوگۆکانمان. دکتۆر شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئەم هەڵبژاردنەی تورکیا ئەم کێبڕکێیە ئەم بانگەشەیە چۆن دەبێنن؟ بە کورتی وەڵامی ئەو پرسیارەمان بەرەوانێ بۆی بچینە سەر پرسیارەکانی دیکە لەگەڵ بەڕێستا. هەڵسەنگاندنە چی بوو بووی؟ ئەم کاتتان باش ژینەخان کاکشوان. بێگومان هەڵبژاردننی ئەم جاری تورکیا وەکو ئەم هەفتەیە گۆڤاری The Economist نووسیوی لە لاپەڕی سەرەکی خۆیان گرنگترین هەڵبژاردننی ساڵی 2023 هەم بۆ تورکیا هەم بۆ ناوچەکە و بۆ جیهانیش بەگشتی بۆ پێی تورکیا وڵاتێکی ناوچەیی گرنگە ئیقلیمی لەم منتیقەیە. ئەم جارە جیاوازی هەڵبژاردنەکەوەیە کە دەرجەم حیزب ئۆپۆزیسیۆنەکان لە تورکیا بۆ یەکەم جارتوانیویانە لەسەر یەک بربژێر ڕێک بکەون و زائیدەن بۆمە هەدەف و زۆرینەی کە دەنگدەری کورد بۆ هەدەپەیە لە تورکیا ئەوانیش بە ناڕاستەوخۆ پشتیوانیەکەن بۆیە توانم بڵێن لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردووە بۆ یەکەم جارە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان کە بەو شێوەیە زۆربەی پارتە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان یەک بگرن بۆیە هەڵبژاردنێکە تا ئێستا توانین بڵێن ئەگەرەکان 50-50 بۆ هەردوو لا هەرچەنە لەوەی ئەگەر ماوەیەک پێش ئێستا تەمام کردە بەمانوت کە ڕەجەب ئەردۆغان لە ئێستاە شانسی کەمتر بێ، بەڵام هەفتەی ڕابردوو ئەو چەند حملەی کە کردی لە بواری دۆزینەوەی گازی سروشتی و لە بواری یاسایی خانەنشین لە تورکیا کە خەڵکێکی زۆر سوودبەن بوو لێی وای کرد کە بە پێی ڕاپرسیەکان ئەم هەفتەی ڕابردوو ڕێژەی دەنگەکانی باشترە لە چاو چەند هەفتەیەک پێش ئێستا بۆیە هەڵبژاردنێکی متکافیا بێ بۆ هەردوولاوە چواردەی مانگ هەمومان لە ڕێی تەلەڤیزۆنەکان و نەتیجەکان نبینی. چواردەی هەیڤێ ڕۆژەکە گرنگە دکتۆر هێژیت نۆفی قەرەبەڵغیە هەینە چ لە ئیستانبول چ تورکیە بگشتی وەختان بەحسێ ئابوورێتکین بۆ تورکیە لیرەش هەر تشتی گرنگترە ڕەوشە خەلکیژی پرۆستی وەختێ مرۆڤ نزیک بێت بینێت گەلە خراپە یعنی وێنێن ئۆپۆزیسیۆن بکارتین بۆ نمونەیەک شوان وێنێ دیار بەدلەک یانژی کەساتیە کە بقاتەکە ئەردوغانیە لێ پیڤازە کرد سەرسەرویە و سەرنویسیە دوو یعنی نزانم چەند لیرە یعنی کیلۆ پیڤازە یعنی هەرتش گران بیە 21 لیرە هەڵبژاردن دێ لیرەی هێزا لیرەی ڤەگەڕینتەوە بەریا ڕەوشە خراپ یان وەختێکی زێدە دەوێت. بێگومان هەڵبژاردننی ئەم جارێکێک لە گرنگترین فاکتەرەکان کەواکە دەنگدەری تورکیا دەنگی بە هەر لایەنێک بە لایەنە ئابوووریەکەیە لە ئێستاە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنەکانی پێشووترە پشتبەست بوو بەو وەزع اقتصادی ئابووریە باشی کە بەڵام لە ئێستاە خەڵکی تورکیا لە ئەزمەیەکی گەورەیە بە کورتی من دوو نمونە وەکو جەنابی شت فەرمووی نرخی پیاز بە شێوەیەکی یەکجار زۆر بەرز بۆیەوە لە ماوەکانی ڕابردووە بۆیە سلۆگانێکی سیاسی بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە تەنانەت خەڵک وای لە هاتووە ناتوانێت کیلۆیەک پیاز بهێنێ بۆ ماڵەوە بە شێوەیەکی گشتی نرخی خواردەمەنی لە مارکێتەکانە بە یەک ڕێژێکی یەکجار زۆر هەڵاوسانێکی گەورەی هەرچەنە بەپی دەداکانی حکوومەت 170 هەڵاوسان بۆ بەڵام ئێمە لە نرخەکانە وەکوی خۆشم لێرە ئەژیم و ئەی بینم نرخەکان زیاد لە 300 بەرز بوونەتەوە لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە. نقطەیەکی گەورەی تر کە لە بوارە ئابوورەکەی باسی بکەنێش کێشی نیشتەجێبوون ئێستا بە تایبەت لە شارە گەورەکان لە ئەستەمبول لە ئەنقەرە لە ئیزمیر بە شێوەیەکی یەکجار زۆر نرخی خانوبەرە نیشتەجێبوون هەم بۆ کرێ هەم بۆ کڕین و فرۆشتن بە ڕێژێکی یەکجار بەرز بۆتە کەوایی لە هاتووە هاوڵاتی ئاسایی و موچەخۆری کەرتی تایبەت و کەرتی گشتی حکوومەتیش ناتوانن لە بواری نیشتەجێبوونە ژیانێکی ئۆکدۆڵە شەرف بەڵانە بۆ خۆیان و خانەوەندەکانیان و پێی نرخەکان زۆر بەرز بۆتەوە. بەڵێ باشە دکتۆر بەپێی قسەکانی بەڕێزت بێ و ئەو زانیاری و هەواڵانەی کە ڕۆژانە ئێمە دەیبینین و دەیبیستین هاوڵاتیان نیگەرانن و ئێستا کێبڕکەیەکی توند هاژبان لە نێوان دوو کاندیدا هەیە بۆ سەرۆکایەتی ئەردوغان و کەمان کلجار ئۆغلۆ کەواتە ئەگەری کامیان زیاترە هەرچەندە هەندێک ڕاپرسی کراوە
هەندێک جار ئەردۆغان چانسی زیاترە، هەندێک جاریش کەمال کلجدار ئۆغڵۆ. بە پێی پێشبینیەکانی تۆ ئەگەری کامیان چانسی کامیان زیاترە؟ تورکیا وڵاتێکی گەورەیە ژینۆخان 86 میلیۆن هاوڵاتی هەیە لە تورکیا، بۆیە ئاسان نییە من بڵێم کامیان نایبێنەوە، بەڵام بەپێی ڕاپرسیەکان هەتا مانگێک پێش ئێستا بەڕێز کەمال کلجدارۆغڵو لە هەرچەند ڕاپرسیەکە ناتوانین 100% بڵین پشتی پێوەستین، بەڵام دوجار لە تورکیایە گرنگە ڕاپرسی 4 بۆ 5 لە پێش بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغانەوە، بەڵام ئەم هەفتەی ڕابردوو بەپێی زۆربەی ڕاپرسیەکان ئێستا جیاوازیەکە هێشتا لە زۆربەی لە هەندێکە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان لە پێشە، بەڵام لە زۆربەی ڕاپرسیەکان دەتوانم بڵێم نیوەی زیاتر هێشتا بەڕێز کەمال کلجدارۆغڵو بە ڕێژەی 102 لە هەندێکیانە 103 لە پێشەوەی، بەڵام ئەو ڕێژەیە ڕێژەیەکی زۆر نییە بۆ پێی خەڵکانێکی زۆر لە ڕاپرسیەکانە بێلایەنن یان نایانەوێت دەنگی خۆیان کەن. بۆیە لە ئێستا من بە پێی ڕێی خۆم و ئەو شتانی کە لەناو تورکیای بینم خەڵکی تورکیا بینم لە شارە گەورەکانە بە شێوەیەکی گشتی کەمال کلجدارۆغڵو لە پێشەوەیە، وەکو لە 2019 لە هەڵبژارنەکانە بینیمان شارەوانی ئەستەمبول، شارەوانی ئەنقەرە، ئیزمیر، مەرسین، ئەنتالیا، ئەم شارانە سەرجەمی بربژێری ئۆپۆزیسیۆن لە هەڵبژارنەکانە بردووە. بۆیە دووبارە لە شارە گەورەکانە پێم وایە دووبارە کەمال کلجدارۆغڵو زۆرینەی دەنگەکان بەدەست دەهێنێ، بەڵام ئێمە شارە کوردیەکانمان هەیە، شارەکانی دەریای ڕەشکەرە دەنیزمان هەیە، ئەمانە بۆیە لە ئێستا نیوە بە نیوە توانین بڵین هەردوو لا شانسی 50 بە 50 هەیە و هەفتەیەک لە سیاسەتا زۆر وەکو بەڕێز سلێمان دەمیرێل و ئەجەویدی شەروایان 24 کاتژمێر لە تورکیایە زۆرە بۆ سیاسەت. دکتۆر هەر لە بۆ باشکردنی ئابووری هاوڵاتیان مەسەن کەسێکی هەژار لە تورکیا دەڵێ من چ پێویستیم بە هێزی بەرگری ئاسمانی یان فڕۆکەیە کە ئەردوغان دەڵێ ئێمە هەموو شتێکمان دروست کردو ئەگەر نانێک نەبێ بیخۆم لە ماڵی خۆم. لە بۆ ئەمەیان ئەردوغان چی سوزێکی داوە مەسەلەن هێز لە وڵاتانی بۆ نمونە ئەوە سووریا یان هەڵوڵاتێکیە بکشێتەوە لە جیاتی ئەوەی پارە لە سیستەمی بەرگری و لە عسکەرتاریات خەرج بکەن لە ئابووری وڵات خەرج دەکەن، سیستەمێکی وا باز دەکرێت لە بانگەشەیان شتیوان نییە هەر بەردەوام دەبی لەسەر سیستەمی پێشتر و ئێستا. کاکشان بێگومان ئێمە بۆی بمانە تەحلیلی ئەو بانگەشانی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان بکەین، ئەتوانین بڵێن ڕەهەندێکی نێودەوڵەتیشی هەیە، چونکە لە ئێستاە لە ئەوروپا و لە ئەمریکاش حرەکاتی پۆپولیستی لە پێشە و لە ئێستاە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغانی ژوکو جەنابیش باسی کرد لە ئێستا لە بوارێ ئابوووریەکەیە تەنها زیاتر باسی ئەو سەرکەوتنانە ئابووریانە کە لە پێشترا هەبوویانە. من وەکو چاودێرێک پێم وایە شتێکی تازەی پێ نییە لە بواری ئابووریە بۆ هاوڵاتی تورکیا، زیاتر وەکو جەنابەت فەرموود باسی دروستکردنی سیارەی تۆگەکە ماوەیە زۆر لە بانگەشەیە بەکاری دێنێ لە بواری صناعاتی فڕۆکەی جەنگی و هاوسی هادرۆنی بێفڕۆکەوان زیاتر ئەوانە وەکو بانگەشی هەڵبژاردن بەکارێنێ بە پێچوانە و ئۆپۆزیسیۆن و کەمال کلجدارۆغڵو باسی چاکردنی ڕەوشی ئابووری خەڵک و تاک ئەکەن و ڕۆژانە کەمال کلجدارۆغڵو لە ڕێگەی تویتەر و لە ڕێگەی زۆربەی میتینگەکانەوە باسیەوە کە من موچەی مامۆستا زیاد دەکەم، موچەی دکتۆر زیاد دەکەم، موچەی مامۆستای زانکۆ بە شێوەیەکی زۆر لە وڵات ئێستا کەمترین یەکێکە لە کەمترین موچەکان ڕۆژانە هەڵمەتی هەڵبژاردنەکەی لەسەر زیادکردنی موچە و بواری گوزەرانی خەڵکە بەعکسی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغانەوە کە زیاتر باسی سەرکەوتنەکانی پێشوو و بواری سەرکەوتنی سەربازیەکە. زۆر باشە دکتۆر، لە ئەگەری هەردوو سیناریۆی بردنەوەی ئەردۆغان و کلجدارۆغڵۆ بەرکەوتەی عێراق و هەرێمی کوردستان چی دەبێت؟ پرسیارێکی زۆر گرنگە. ئێمە وەکو عێراق وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پێویستەوە بزانین تورکیا وڵاتێکی یەکجار گرنگە بۆ هەرێمی کوردستان و عێراق و دەرگای هەرێمی کوردستانە بۆ تورکیا و بۆ فرۆشتنی وزە نەوت لە هەرێمی کوردستانە و تورکیا ڕێڕەوێکی گرنگە، بۆیە تەسیری زۆر گەورەی هەبێت. لە ئەگەری مانەوەی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغانە دەتوانین بڵێ ئەو پەیوەندە سیاسی و دیپلۆماسی و ئابووری کە هەیە بەردەوامە بێ و پێم وایە باشترە بێەوە ئاک پارتی و بە سەرکردایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان کۆمەڵێک هەنگاوی زۆر گەورەی ناوە لە ماوەی 15-20 ساڵی ڕابردووە کە هیچ سەرۆکێکی پێشووتری تورکیا نەیناردووە، بەڵام لە بەرامبەریشە جەهەپ و کەمال کلجدارۆغڵو
لە ئەگەری برنەوەیانە ناتوانن چاوپۆشی لە هەرێمی کوردستان بکەن و مەجبورم بەوەی کە تعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکەن و بە کورتیش نمونەیەکی بچووک بۆ ئەمە ئێمە پێویستە بزانین جەهەفە بۆ یەکەم جار لە ساڵی 2018 کرانەوەیەکی ئەنجام داوە بە ڕووی کووردا کە پێڵێن پرۆسی هەلال لە شمە گەردن ئازادی هەم لەگەڵ محافزکارەکان هەم لەگەڵ کوردەکانەوە لەو چوارچێوەیە بۆ هەرێمی کوردستان جەنابیشتان ئاگادارن لە مانگی نوێی 2021 هەیئەتێکی ڕسمی بە جێگری بەڕێزکەمان کریستۆفۆڵو لەگەڵ ئونالچەوی تۆز کە پێشتر باڵیۆزی تورکیا بۆ لە عێراق سەردانی هەرێمی کوردستانیان کرد و لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز عێرفان بارزانی لەگەڵ سەرۆکی وەزیران بەڕێز مەسعود بارزانی لەگەڵ سەرجەم سەرکردەکانی هەرێمی کوردستان دانیشتنیان کرد ئەمە یەکەم دانیشتن بوو لە ساڵی 2011 و پێم وایە لاگەری دەرچوونیان ئەوانی شەوڵەدەن کە زیاتر پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە بەڵام دوجار نازانین کە دێنە دەسەڵات بەڵام مەجبورن کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕووی زمانی دیالۆگ و دیپلۆماسی لەگەڵ هەرێمی کوردستانە بەردەوام من لەو سیاسەتی کە ئێستا حکوومەتی تورکیا هەیەی یاخود باشتر بن. ئەس بجارێ ئەمجارە باسی ئیسلامیەکان بکەم. ئیسلامیەکان وەکو جاران باوەڕ و دڵیان لەگەڵ ئەردۆغانە یان نیگەرانن لەسەر سیاسەتەکانی بە تایبەت هەتا لە دەرەوەی تورکیاش. بێگومان بۆ ئەوەی لەم مەسەلەیە تێبگەین لەناو تورکیا لە ئێستاە سێڕا ئەو ڕکابەتی هەیە کە لە نێوان حیزبەکانە ڕکابەتێک نییە لە نێوان دوو ئایدۆلۆژیایە بڵێن ئایدۆلۆژیای ئیسلامی یاخود ئایدۆلۆژیای چەپ بۆ نمونە لەوەی هەندێک کەس بەم تەحلیلە هاوڕانە بێ بەڵام نمونەیەکی وازە ئەوەیە کە ئێستا ئەم شەش حیزبە ئۆپۆزیسیۆنی کە ئیبینین یەکێکیان حیزبی سەعادە دەکە ڕەجەب تەیب ئەردۆغان ڕۆژێک بۆ ئەندام وە لەو حیزبە و لەوە بیناوەتە ناو کای سیاسیەوە لەم لاوە بەڕێز داوتۆغڵو کە سەرۆک وەزیران و سەرۆکی ئاکپارتی بۆ پێشتر بەڕێز عەلی باباجان ئەمانە هەمووی کەسایەتی محافظکارن و لە ئێستاە پێیان وایە کە بەڕێز تەیب ئەردۆغان پێویستە لە دەسەڵات نەمێنێ بۆ پێی کە لە ئێستاە دەسەڵات تاگڕەوانە سیاسەتەکە بۆیە دەنگدەرێکی زۆری ئیسلامی بۆ یەکەم جار دەنگ نادا بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان. بەڵێ بەڕێز دکتۆر فاروق قەرەداخی دکتۆرا لە سیاسەت و پەیوەندیانی و دەوڵەتیەکان گەلێک سوپاس بۆ شرۆڤەکانت.